مێژووی بیرکاری. بابەتی ئەم کتێبە گری مێژووییە. کتێبی ژمارە 44 لە زنجیرە کتێبەکانی ئۆکسفۆرد. لەلایەن جاکلین سێدالەوە نووسراوە و حوسێن ڕابی و بڕیار ئیبراهیم کاری وەرگێڕانیان بۆ کردووە. لە بڵاوکراوەکانی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانە. مێژووی بیرکاری لانی کەم دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ لەوە پێش. دەگاتەوە بە هەموو شارستانیەت و کلتورێک. لەم کتێبەدا هەندێک لە ڕوودا و دۆزینەوە سەرەکیەکانی بیرکاری بە ڕیزبەندی کاتەکی و بە نزیکەی باس کراوە. کتێبەکە بە هەندێک لە پێشکەوتنە بەرچاوەکان دەست پێ دەکات. هەروەها تەنها دەتوانێت کەمێک خەرەبووی ئەو لاگریە پیاوانەیە بکاتەوە کە لە مێژووی بیرکاریدا وێنەکراوە. هەرچەندە دەتوانێت کەمێک زیاتر خزمەت بە بیرکاری کیشوەرەکانی تر جگە لە ئەوروپا بکات. هەوڵ دەدات پشکنین بکات کە چۆن و لەکوێ و بۆچی بیرکاری لەلایەن کەسانێکەوە بەکارهێنراوە کە هەرگیز ناویان لە مێژووە ستانداردەکاندا نەهاتووە. هەر بۆیە بۆ ئەنجامدانی ئەو کارە شتێکی جیاوازتر لە پشکنینی کاتەکی ئاسایی پێویستە. کتێبەکە لە 7 بەش پێک هاتووە. بەشی یەکەم بە ناوی بیرکاری ئەفسانە و مێژووەوەی، بەشی دووەم بیرکاری چییە و کێ بیرکارە، بەشی سێەم بیرۆکە بیرکاریەکان چۆن بڵاو دەبنەوە، بەشی چوارەم فێربوونی بیرکاری و بەشی پێنجەم گوزەرانی بیرکارەکان، بەشی شەشەم بیرکاری لە ناوەوە، بەشی حوتەم و کۆتایی پەرەسەندنی مێژوونووسی بیرکاریە. کتێبەکە باس لەوە دەکات ژیانی فیساگۆرس، دیۆفانتۆس، فێرما، وایلز زیاتر لە 2000 ساڵ لە مێژووی بیرکاریدا دەپۆشێت. هەروەها بەهۆی سروشتە تایبەتەکەیەوە بیرکاری هەندێک ئاسەواری لە دوای خۆیەوە بەجێهێشتووە. کۆمەڵێک لە هێماکان یان نیشانە کێشراوەکان لەسەردار، بەرد یان لەم هەر کاتێک هەستیان کردووە چیتر سوودمەند نین بە دڵنیاییەوە لە پەرتووکخانەکاندا نەدەپارێزران بەڵکو فڕە دەدران. هەروەها ئەوەش دەخاتە ڕوو کە لە ساڵی 1570 بەدواوە وشەی بیرکار بە بەردەوامی لە نووسینە ئینگلیزیەکاندا سەبارەت بە بیرکاری بەکارهاتووە و چالاکیە بیرکاریەکانمان بەڕوونکردنەوە و بە پێی کات بۆ دەخاتە ڕوو ئاشنامان دەکات پێیان. تەنها ئەوە ناخاتە ڕوو کە مێژووناسە پێشگەرەکان چۆن لە بواری کارکردنی خۆیان نزیک دەبنەوە، بەڵکو چۆنیش دەکرێت کەسانی ئاسایی سەبارەت بە مێژووی بیرکاری بیر بکەنەوە.